وردەکاری بێهۆشکردنی مۆساد لەلایەن حەماسەوە، چۆن 2000 چەکی ئەمریکی گەیشتنە دەستی حەماس، تێکشکاندنی سیستەمی بەرگری ئایرۆندۆم و هاکردنی سیستەمەکە، سەرەڕای گەمارۆدانی ئاو و ئاسمان و وشکانی غەزە و خستنەژێر چاودێریەکی وردی خەڵکەکەی لەلایەن مۆسادەوە. بەڵام حەماس سەرکەوتوانە و خەیاڵیان ناتوانین لە ماوەی تەنها 3 مانگدا 8000 پارچە چەکی ئەمریکی و ڕووسی، هەروەها 5000 موشکی دوورمەودا و 1000 سەربازی بیانی بباتە نێو ئەو پانتایە بچووکەی کە لە ژێر چاودێری دەستگا زەبەلاحە هەواڵگریەکەی مۆساددا بوو. هەر ئەوەندە نا، باڵکو حەماس لە بەرەبەیانێکی زوودا و لە ماوەی 20 خولەکدا 4000 سەرباز و 3000 موشک و 42 ئۆتۆمبیل و 250 پەڕەشۆری بردە نێو خاکی ئیسرائیل و نەیهێشت مۆساد بزانێت. بەرپرسانی مۆساد و وەزارەتی بەرگری و خودی سەرۆکوەزیران و ئەمریکیەکانی شۆک بوون و دۆش داماون بەوەی چۆن ئەو هەموو کەرەستە و سەربازا براون و لەکوێوە دەرباز کراون. شەوی ڕابردوو یۆسی کۆهین سەرۆکی پێشوو مۆساد لە لێدوانێکیدا ڕەخنەی توندیگر لەو بێئاگاییەی لە مۆسادەوە هەبوو. ئەزگا هەواڵگری زەبەلاحەکە بە هاتنی 3000 موشک و 4000 چەکداری حەماس و فیدایی نەزانیوە و بێئاگایانە خەوتون وەکو ئەوەی هیچ نەبوو بێت. کۆهین گوتی جاران ئێمە با تێپەڕبوونی تەنها هێڵێک لیژنەی لێکۆڵینەوەمان دەکردەوە، ئەی دەبێ بۆ ئەم ئابڕوچوونە چی بکرێت. جگەلەوە کۆهین گوتی لە هەمووی بە ئازارتر بوون چەکی ئەمریکی بوو بەدەست دوژمنەکانمانەوە. بەرپرسێک لە مۆساد با ڕۆیتەرزی گوتووە بوونی ئەمفۆڕی ئەمریکی و تەنانەت بوونی هاوەن و ئاربجیش لە دەستی چەکدارانی حەماس چۆکی کردوون و لەو بارەیەوە گەورە بەرپرسانی پێنتاگۆنیان ئاگادار کردوتەوە. جێگری وەزیری بەرگری ئەمریکا بە ئاژانسی ئاسۆشیێتد پرێسی گوتووە ئەوان بڕوایان وایە ئەو چەکانەی دەستی حەماس هەمان ئەو چەکانان کە لە جەنگی ئۆکراین کەوتونەتە دەستی ڕووسەکان و ئەوانش ناردویانە بۆ حەماس تا زیاتر ئاگری شەڕەکە خۆش بکەن. جێگری وەزیر گوتوشێتی با دیاریکراوی نازانن ژمارەی چەکەکان چەندن، بەڵام زانیاریان هەیە کە بەشێکیان لە ئەفغانستان هێنراون. یائیر لابیدی سەرکردەی بەرەی ئۆپۆزیسیۆنیش دەڵێت ئەوان دڵنیان چەکدارانی حەماس هاوکاری دەکرێن لەلایەن ڕووسیا و ئێران و چین و کۆریاوە. داواش دەکات بە خێرایی کابینەکەی ناتانیاهۆ هەڵبۆشێندرێتەوە و لە بری ئەو حکوومەتێک دروست بکرێت کە بتوانێت حەماس بنبڕ بکات. لابیدی گوتیشی دژمنەکانی ئیسرائیل چونکە پێشتر نەیانوێراوە دژمنایەتی ڕاستەوخۆی ئیسرائیل بکەن، ئێستا بە فرسەتی دەزانن تا بە ناردنی کاروانی چەک و کەرەستەی سەربازی هاوکاری دژمن بکەن. ئێوارەی دوێنێ مەکتەبی عەسکەری حەماس دیمەنی باشێک لە چەک و کەرەستە سەربازیەکانی بەزوتنەوەکەی بڵاو کردەوە کە تیایدا چەکی 3 وڵات دەردەکەون، ئەوانیش ڕووسیا، ئەمریکا، کۆریان، کا کۆریا بە پەڕەشوت بەشدارە. دیمەنی لەوە بە ئازارتر بۆ ئیسرائیلەکان تێکشکاندن و خەڵەتاندنی سیستەمی بەرگری ئایرۆندۆم بوو کە بە پێشکەوتوتری سیستەمی بەرگری ئاسمانی دادەنرێت لە دنیادا تا ئەو ئاستەی ئەمریکیەکان بە ئەفسانیان وەسف دەکرد. بەڵام دابارینی 2000 موشک بەسەریدا نەک تەنها ئیسرائیلەکان بەڵکو ئەمریکی و ئەو موشتەریانەشی کە خەونیان بەو سیستەمەوە دەبینی شۆک بوون. زانیارەکانی میدیا عەرەبیەکان دەڵێن پێشتر لەلایەن بەشی ئایتی حەماسەوە سیستەمەکە هاک کراوە و پەک خراوە، هەر بۆیە ساتی هەڵدانی موشەکەکان و ساتی دابەزینی پەڕەشوتەکان تەنها یەک ئامانجی نەپێکا و نەخستە خوارەوە. شەوی ڕابردوو شارەزایانی سەربازی و هێندێک سەرکردەی حەماس لە کەناڵی جەزیرە ڕووداوەکانیان شیکار دەکرد و دەیانگوت لە ساڵی 1973ەوە ئەما یەکەمین جارە مۆساد و سوپا و سیستەمەکەی بەو شێوەیە شۆکرابن و لە بندەستی خۆیاندا هەزاران دیواری ئەمنی چاودێری کراوەیان بڕی بێت و 320 سەکۆی موشکی ساڕوخی دابندرێت و پێی نەزانن. شارەزایانی بواری سەربازیش دەڵێن ئەما قەبەی و شکۆی دەستگا هەواڵگریەکەی ئیسرائیل دەشکێنێت و ئەو باڵۆنە پڕ لە گومان و دوودڵیاش دەتەقێنێت کە پێشتر بۆی دروست کرابوو.